مسود اسود دیارە کە خەڵکەکەی چەند ماندوو کردووە قەیرانەکە ئێستا لە تۆڕی لە سوۆسیال میدیا لە چەندی ڤیدیۆ دیارە کە خەرک لەسەر سڕی غازەوەی بە شەڕێ و قەیرانەکەش هەتا ساحێبی ئەو دەسەڵاتدارین پێم وابی هەر بەردەوامەبی هیوادارم باشی بەس هیچ جێ هیوانیە و ئەو سەر بەڕێوەبرنی وڵاتە وڵی ئێستا لەم هەزمەی ئێستا ینی هەزمەکە چارەسەر بووە هەتا حەدەچی بەس ئەگەر حکوومەت یعنی بە فریای ئەم هەزمەکردە نەکەوێ ینی زیاتر خەڵکەکە نیگەران دەبێ ئێستا ئێمە 22 ساڵە غاز دەفرۆشمە من ئەگەر ئێستا لە سایلۆ غاز نەبێ لە مەعمەلیش نەبی ینی غازەکە زیاتر گران دەبێتن بەس ئێستا ئەگەر هاوڵاتیان غازیان دەست نەکەی ناسارن ئەوانی کە ئیشی غازی ئەەکەن ناسارن مثل لە کەرکک بینن لە گوێڕی بینن لە کەرەچێ بین لەو نوعزیانە بینن لە دەرەوەی شاری بینن لە ناو شاری تا پێداویستی هاوڵاتیان پڕکەنەوە بەس داوا لە حکوومەتیش دەکەن کە ئەم قەیرانە چارەسەر بکاتن ینی بەدوتی کات ئەگەر چارەسەر نەبێ خەڵکەکە بەڕاستی نیگەران لە بۆی فەسلەکە فەسی دستانەیە زیاتر غاز سەرفە بێ هەموو شتەکان ئێستا بە غاز ئیشەکە لەبەر هەندێ خەڵکیش داواکاری زۆرە لە ڕووی غازەوە هەموو شەکان بە غازن داوا لە حکوومەتەکەن چارەسەرش بۆ بدۆستەوە ینی نەک کاتیبی چارەسەرش کاتیبی چارەسەرشی بنەڕەتی لۆ بدۆستەوە تا قەیران دروست نەبیتەوە.